هەفتەیەک بەر لە ئێستا لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی ئاگادار کراینەوە کەوا چەند کەم و کوڕێک هەیە لە مۆڵەتی کۆمپانیاکەمان. بۆیە سەردانمانکردن ئەو پێویستی و ئەو بەڵگەنامە و زانیاریانەی کەوا داوایان لێکردین بۆمان بردن، بەڵام لە ڕێکەوتی 26/3/2023 پەخشی کۆمپانیەکەمانیان ڕاگرت بە بیانووی نەبوونی مۆڵەت یاخود کەم و کوڕی لە مۆڵەت. ئێمە بە سەرجەم بەشداربووان و بە سەرجەم ڕاگەیانەکان و هەوڵەتیان هەرێمی کوردستان ڕادەگەین کەوا کۆمپانیا هیچ کێشەیەکی مۆڵەتی نییە، بەڵکو مۆڵەتی فەرمی هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن و وەزارەتی ڕۆشنبیری و سەردانی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیانیشمان کردووە بۆ ئەم کێشەیە. ئەوان ئاگادارن کە ئێمە هیچ کێشەیەکمانی و پێیان ڕاگەیاندوین کەوا دەتوانین کۆمپانیەکەمان پەخشی کەناڵە ناوخۆیەکان بگەێنێت بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان، واتە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان. هەموو ئەو هەواڵانە بە ناڕاست بخەینەوە کەوا بە ناڕەوا ئاراستەی کۆمپانیەکەمان دەکرێت، کەوا مۆڵەتی فەرمی نییە یاخود پابەندی ڕێنماییەکانی باز نییە. لێرەوە بە بەشداربووان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕادەگەین کەوا کۆمپانیەکەمان مۆڵەت دراوە بۆ پەخشکردنەوەی پەخشی کەناڵە ناوخۆیەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی باز دەدات بۆ بەڕێوەبەرایەتیەکانی باز لە هەرێم، و هەروها سەرجەم بەشداربووانمان ئاگادار دەکەینەوە و پێیان ڕادەگەێنین ئەگەر پەخشی کۆمپانیەکەمان ئاسایی بووە ئەوە قەرەبوویان دەکەینەوە بۆ ئەو ماوەی کەوا کۆمپانیا HD Box پەخشی ڕاگیراوە بە زۆر زیاتر لەو ماوەیە کەوا پەخشمان ڕاگیراوە بە شێوەیەکی نایاسایی.